تۆماری دەنجی بەرپرسێکی هەواڵگری ئیسرائیل بڵاو دەبێتەوە لە تۆمارەکەدا دەڵێت کوشتنی یەک ئیسرائیلی یەکسانە بە کوشتنی 50 فلەستینی. הכרחית ונדרשת לדורות הבאים. אוקיי, שחטתם, אוקיי, השפלתם, אוקיי, שחטתם, רצחתם הכל. המחיר, אני אמרתי שלנו. بەرپرسێکی پێشووی باڵای هەواڵگری سەربازی حکوومەتی ئیسرائیل تۆمارێکی دەنجی بڵاو بۆتەوە دەڵێت لە بەرامبەر کوشتنی یەک ئیسرائیلی لە 7 ئۆکتۆبەر دەبێت 50 فلەستینی بکوژرێن. تۆمارەکە لە کەناڵی 12 ئیسرائیل بڵاوکراوەتەوە. ئاهارۆن حەلیفا بەرپرسی پێشووی هەواڵگری ئیسرائیل دەڵێت بۆ مردنی هەر ئیسرائیلیەک بۆی 7 ئۆکتۆبەرەوە دەبێت 50 فلەستینی بکوژرێن. گرنگ نییە ئەگەر منداڵیش بن. کوشتنی فەڵەستینیەکان بۆ تۆڵەکردنەوە نییە، بەڵکو بۆ گەیاندنی پەیامێکە بۆ نەوەکانی داهاتوو. سەبارەت بە کوشتنی زیاتر لە 50,000 فلەستینی بەرپرسە سەربازیەکەی ئیسرائیل دەڵێت ئەو ڕاستیەی تا ئێستا 50,000 کەس لە غەزە کوژراون زۆر گرنگە و پێویستە بۆ نەوەکانی داهاتوو. حەلیفا دەژڵێت لە ئێستا و داهاتووشدا ئەوان پێویستیان بە نەقبەیەکە بۆ ئەوەی باجی ئەوە بدەن کردویانە. نەقبە لە 1948دا ڕوویدا، نزیکەی 700,000 فەڵەستینی لە ماڵەکانیان دەرکران. نەقبە بە مانای کارە سات دێت. کەناڵی 12 ئاشکرای نەکردووە بەرواری تۆمارە دەنجەکە بۆکەی دەگەڕێتەوە، بەڵام کۆن نییە و پێشبینی دەکرێت لە چەند مانگی ڕابردوودا تۆمار کرابێت. بەپی ئامارەکانی وەزارەتی تەندروستی غەزە ئاماری کوشتنی فەڵەستینەکان لە ئازاری ئەم ساڵ 50,000 کەسی تێپەڕاندووە و ئێستاش بۆ زیاتر لە 60,000 کوژرا و بەرز بۆتەوە، جگە لە دەیان هەزار بریندار و ئاوارەبوونی نزیکەی 2 ملیۆن فەڵەستینی لە غەزە. ئاهارۆن حەلیفا ئەو بەرپرسەی تۆمارە دەنجەکەی بڵاوبۆتەوە پێشتر بەرپرسی هەواڵگری سەربازی بووە، بەڵام لە نیسانی 2024 دەست لە کارکێشانەوەی خۆی لە پۆستەکەی ڕاگەیان. لەو کاتەوە بۆتە ڕەخنەگرێکی بەردەوامی بەنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل و وەزیرە ڕازڕەوەکانی حکوومەتەکەی.